بە مەبەستی ڕەواندنەوەی نایەکسانی لە نێوان وڵاتاندا بە ڕابەرایەتی ڕێکخراوی تەندروستی جیهانی بەرنامەی جیهانی هەوڵی دەستگەیشتن بە پێکوتەکانی ڤایرۆسی کۆڕۆنای نوێ دانرا کە بەڵێن بە هەر دەوڵەتێکی ئەندام دەدات هێندەی 120 ژماری دانیشتوانی پێکوتەی پێبگەێنێت. لەو چوارچێوەیەدا ڕێکخراوی تەندروستی جیهانی ئامانجێتی تا کۆتایی ساڵی 2021 2 ملیار ژەمە پێکوتە بە شێوەیەکی دادپەروەرانە بەسەر 190 وڵاتدا دابەش بکات. بەو شێوەیە تا ئێستا زیاتر لە 38 ملیۆن ژەمە پێکوتە ڕەوانەی 107 وڵات کراوە. پێشخستنی ڤاکسینەکان کاری سەخت و خەرجی باشیان دەوێت. توێژینەوەکان لەلایەن زانایان و لایەنە پەیوەندیدارەکانی دەوڵەتەوە چاودێری دەکرێن. دوای بەرهەمهێنان و وەرگرتنی مۆڵەت بۆ بەکارهێنانی ڤاکسین، قازانجی ئەو کۆمپانیایانە دەست پێ دەکات کە وەبەرهێنانیان کردووە. بۆ ئەمە ئەگەر کۆمپانیاکان قازانج نەکەن، هەرچەند توێژینەوەکان تا ئاستێکی باشیش ڕۆشتە بن، دەتوانرێت وازیان لێ بهێنرێت. بۆ نمونە لە ساڵی 2002 بۆ 2004 کۆمپانیاکان ویستیان ڤاکسین بۆ پەتای سارس پێش بخەن، بەڵام کاتێک تەشەنەسەندنی ئەم نەخۆشیە خاو بۆەوە و دەرکەوت ئەم ڤاکسینە تەنها لە چەند شوێنێکی سنووردادا بەکاردەهێنرێت، وازیان لە پێشخستنی ڤاکسینەکە هێنا. واتە پیشەسازی ڤاکسین کە بۆی دەرکەوت قازانج ناکات، بڕیاریدا لە مەکار نەکات. ئەو زانکۆیانەش کە توێژینەوەکانیان ئەنجام دەدا کۆمەک نەکران. ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژەی بەوە داوە کە لە کاتێکدا لە کۆی 4 کەس 1 کەس لە وڵاتانی داهات بەرز ڤاکسینەکەی پێگەیشتووە، بەڵام لە وڵاتانی داهات نزم دەتوانرێت لە کۆی 50 کەس تەنها 1 کەس ڤاکسینەکەی پێبگات. تاکو ئێستا زیاتر لە 8 ملیار دۆزی ڤاکسینی کۆڕۆنا فرۆشراوە. 4 ملیار و 500 ملیۆن دۆز لەلایەن وڵاتانی داهات بەرز و 2 ملیار دۆز لەلایەن وڵاتانی داهات مامناوەندەوە کردراوە و تەنها 500 ملیۆن دۆز لەلایەن وڵاتانی داهات نزمەوە کردراون. لە کاتێکدا لە سەرتاسەری جیهان 850 ملیۆن ڤاکسیناندن ئەنجام درراوە، بەڵام نەگەیشتنی ئەو ڤاکسینە بە زۆر وڵات ویژدانی کۆمەڵی نێودەوڵەتی ئازار دەدات. تاکو هەموو کەسێک پارێزراو نەبێ کەس پارێزراو نییە. ئەمە ئەو دەستەواژە زانستیەیە کە خەڵکی ناچار بە خۆپاراستن دەکات. هەر کەسێکی کوترا و کەسانی نەکوتراو دەپارێزێت و دیوارێکی ئەمنی لە نێوان ئەوانەدا دروست دەکات کە بە ڤایرۆسەکە هەستیارن. واتە لە ڕاستیدا هەتا هەموو لە ئارامیدا نەبن، کەس لە ئارامیدا نابێت. لەلایەکی دیکەوە هەندێک وڵاتی دەوڵەمەند هەوڵ دەدەن بەخشینی پێکوتە بە ڕێکەوتنی دووقۆڵی بە سیاسی بکەن. کۆمپانیاکانی بەرهەمهێنەری پێکوتە بە شێوەیەک کار دەکەن کە زیاتر قازانج بکەن، بۆ ئەوەیش بە شوێر مشتری دەوڵەمەنددا دەکەڕێن کە پێکوتەکان بە گرانتر پێ بفرۆشن. لەبەر ئەوە پێشینەی کارەکانیان دەدەن بە ڕێککەوتنی دووقۆڵی لەگەڵ وڵاتانی دەوڵەمەند. ئەو ڕەوشەش شیرازەی پێکوتە تێک دەدات، هەمیش نایەکسانی لە دەستگەیشتن بە پێکوتە زیاد دەکات.